سڵاتان لێبێ کاتتان باش بەرنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم بە ئامانجی گرنگیدانی زیاتر بە کەرتی کشتتوکاڵ و بەرێنانی پیشەسازی لە بەرهەمی خۆراکی کابینی نوێمی حکوومەت ێرێم ئیشێکی باشی لەسەر ئەم بابەتە کرد. ئێستا بە خۆشحاڵیەوە نەتیجە و دەرەنجامی هەوڵەکانی کابینی نوێم بە ئەمری واقع دەبینرێت. یەکێک لەوانە کارگەی دۆشاوی تەماتەی شارە زورە لە ئێستادا کارگەکە توانێتی ڕۆژانە ژمارێکی بەرچاو تەماتە لە جوتیاران وەربگرێتەوە و لەو ڕێوە بەرێنانی پیشەسازی تێدا بکات. من لەسەر جۆر و کواڵەتی بەرهەمی کارگەکە دەوەستم کە ئەو بەرهەمەی بەرهەم دێنێت تاک و چەند بەرهەمێکی تەندروستە و هیچ کێشەیەکی نییە. حتمما لەسەر جۆر و شێوازی بەرهەمەکە و هەروەها لە ئێستادا بەرهەمی ئەم کارگەیە لە چەند وڵاتی جیاوازی جیهان هەناردە دەکرێت. ئەو بەرهەمانەی کە هەناردە دەکرێت بەراورد بە ڕابردوو چ جیاوازێکی هەیە حتمما لەگەڵ هەمووانە کۆمەڵی وردەکاری دیکە دەکەمە تەوەر و وەڵامی زیاتر لە میوانەکەم بە ڕێز کاک جاسم لێوانی بەڕێوەبەری گشتی کارگەی دۆشاوی تەماتەی شارە زور وەردەگرم. کاک جاسم سپاس بۆ دەرفەتە. سپاس بۆ ئێوەی خۆشەویستیش سلااو بۆ سلێمانی رادیۆ تیڤی سلێمانی زۆر سوپاسان دەکەم. دووبارەوە خێربێت. چاوەکەم زۆر مەمنون. کاک جاسم لەو پرسیارەوە دەست پێ دەکەم دواتر ئێمە سەر وردەکاری جۆر و بەرهەمی کواڵەتی کارگەکە لە ڤیددیوەیە کە لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاو بۆتەوە ینی کاریگەریەکی زۆر دەنگدانەوەیکی گەورەی هەبوو. بابەتی ئەوەیە کە لە تۆمارە ڤیددیوەکەدا سپاسی سەرۆکی حکوومەت و وەزارەتی بازرگانی هەرێم دەکەی. ئەو سپاسە لە پای چییە؟ بەڵێ دووبارە سپاسانەکەم. بسم الله الرحمن الرحیم. ئێمە ئەم کارگە کە دامان مەزران و کە بەرهەممان خستە بازارەوە وردە وردە کە پەخشمان کرد لە بازاراو نایە و بانگی دەرکرد لە وڵاتی ئەوروپیا و چەند شوێنەکاتن داوایان کرد کە داوایان کرد من ئێمە سەر بە گەشەپێدانی پیشەسازی گەشەپێدانی پیشەسازی من چوون بۆ لای بەڕێوەبەرەتی گشتی بازرگانی یەکسەر بەڕێوەبەری گشتی کەوت من فلان کەسم بانگی کردم کاک نەوزاد کامیل بەڕێوەبەری گشتی بازرگانی کە لێرەوە ڕێزوسڵاوم هەیە بۆی وتی فەرمووت وەڵام من ئەمەوێ بەرهەمەکەم هەناردەی چەند وڵاتێکی ئەوروپی بکەم. من لەو بەڕێوەتی گشتی هینیشم نەبوو بابنە بەشدار نەبووم و پێناسیشم نەبوو ئەوەی کە لەوێ بێ ئەبێ پێناسی ئەوێشی هەبێ پێناسی بازرگانی ڕوونە. یەکسەر کاک نەوزاد کامیل بە خۆشحاڵیەوە هەموو کارمەندەکانی بە پەلە ئاگادار کرد وتی هەر ئێستا پێناسی بۆ دەرەکەن و هەر ئێستا ڕەزامەندی بۆ ئەدەن و بە بەخشینی گومرگیشی بۆ بکەین و یەکسەر نووسا بکەن بۆ دەواازەی برایم خەلیل. من بۆ حەوت وڵاتم نارد. تەسەور نەکرد جەنابی کاک نەوزاد وتی من فەرمانی سەرۆکی حکوومەتمان پێەیە کە ئەبێ پرۆژە کشتتوکاڵیەکان ئاسانکاریەکی زۆریان بۆ بکەین. باشە. هەر لەوێ ئەوە تەقریباً 50 دقەیە کاتژمێرێکی پێنەچوو پێناسیان بۆ دەرکردم. منیش بەڵگەنامەکانی خۆم پێبوو وێنی خۆم ڕادەست کرد. ئەو با بڵێن کارمەندەش کە کاک نەوزاد پێڕاستە ناوی کاک ئەندام بژار بوو ئەو بە پەلە کارەکانی بۆ کردم و نووساوی بۆ کردم و وتیان نووساوەکان خێرا ئاڕاستی بەڕاوەتی گومرگی برایم خەلیل کرد. ئێتر ئێمەش یەکسە دوای 2 ڕۆژ 3 ڕۆژ بارمان بار کرد و بە بەخشینی گومرگیەوە لە برایم خەلیلەوە هەناردەمان کرد کە کار ئاسانیەکی زۆر بوو. بۆیە هەمیشە ذکری خێری ئەو هەنگاویانەکەم. کارگەی دۆشاوی تەماتەی شارە زور لە ئاست ئەم پشتگیری و بەدەمهاتنەوەی حکوومەت و بەڕێبەراتی گشتی بازرگانی بوو لە دوای ئەوە تقریبا ئێمە بڵێن باش بوو ینی لەو ئاسانکاریە زۆر ڕەزامەند بووین ئەوانش بە هەمان شێوە لە ئێوە ڕازی بوون لە جۆری بەرهەمەکە ئەو بەرهەمەکە ئێستا پێما بێ هەناردەی 7 وڵاتی دەکەن لە بەرهەم و لە کواڵەتی ئەو دۆشاوی کە ئێستا بەرهەم دەهێنێت لە کارگەی تەماتەی شارە زور حکوومەت ێرێم وەزارەتی بازرگانیەتان ڕازین. سوپاس بۆخوا بڵێ ئێمە بەرهەمەکەمان یەکەم تاقیگەی ناوەندی خۆراکەیە لە هەڵەبجە هەفتانە 2 جار 3 جار دیێن بەرهەمەکەمان ئەبەن بۆ پشکنین. دوای ئەوە لە کوالیتی کۆنتترۆلی سلێمانی بە هەمان شەوە ماوەی جاری مانگی جاری وای 3 مانگ ئیتر بە پێی کات جاری وای ئەمە کە قەیرانی دارایی کە کاری لەسەر فەرمانبەرەکان کردووە کە کەمیان بەڵام هەر هاتوون سەردانیان کردون بەرهەمەکانمان کە ئەبن بۆ پشکین. سوپاس بۆخوا هەتاوەکو بەرهەمەکان لە پشکنی دەشت و سوپاسیان کردون و زۆر ڕەزامەندیان دەربڕیەوە بەرامبەر بە بەرهەمەکەمان و ئەشڵێن ئێمە بە هەموو شێوە پشگیری ئێوەین. بەرهەمەکەی ئەوە خاوەنی بارکۆدی بازرگانیە ئەوەی بە دۆداچوونم بۆ کردبێ لە یەک کاتە ئەم بەرهەمە خاوەنی 2 بارکۆدی بازرگانیە. ئەمە خەلەل و گرفت نییە بۆ بەرهەمەکەی ئێوە کاک جاسم
بەڕێز وەڵامێکی ئەوە بەداخەوە ئێستا ئەمڕۆ ئێمە وەبەرهێنین ئەبێ ئێمە تەنها لە بواری کاری خۆمان نائیش بکەین. باشە تەنانەت من ئێستا کارم تەماتە و دۆشاوی تەماتێ ناتوانم لەسەر خەیار قسە بکەم یا لە بامیە. بەداخەوە ئێمە زۆر جار ئەبنە بواری سیاست بۆ نمونە کەرکووک ئێمە ئەڵێن هی خۆمانە، عەرەب ئەڵێ هی منە، تورکمانیش ئەڵێ هی منە. بەغدادیش بە هەمان شێوە بوو. سەدام ئەیول لە ڕژێم پێش و ئەیول هەر کەسێ نفوسی 57 نەبێ نابێ زەوی و خانوو لە بەغا بکرێ بە ناویەوە. کە سەدام ڕووخا شیعەکان هاتنە سەر حکوم ئەو قەراریان هەڵوەشانەوە لە پارێزگاکانی خواردوی عێراقەوە شیعێکی زۆر زۆر هاتە بەغا. ئێمەش کە چوون شارەزورمان برد بۆ هەموو پارێزگاکانی عێراق لەبەرەوە کە کوردی لەسەر نووسابوو و خەڵکانێکی شۆڤێنی بەکاریان نێنا، بەڵام لە بەغا وردکاری زۆرمان کرد. چەند خەبیرێکمان نار چەند وردکاریان کرد. سێرەکان شیعەکان دۆشاوی ئێرانی بەکارهێنن، سوننەکانیش دۆشاوی تورکی. ئێمەش شارەزوریان ناویست دەبێت کە بە زمانی کوردی لە سەمان نووسیوە. ڕێگە چاری خۆمان چون تۆن دۆزیەوە زوو جگەرەی بەغا هەبوو، چون ئەو جگەرەی هێنامان نووسیمان سێ معجون تەماتم بەغداد بردمان بۆ علاماتی تجاری لە وەزارەتی بازرگانی عێراق. لەوێ یان لە کۆمپیوتەر ئیتر لەوێ حجزیان بۆ کردین و بڕواناوەی ئەوەشمان وەرگرت. دوای ئەوە هەمان دۆشاوە کە ئەیکەینە شارەزور ئەیشکەینە ئەو بەغدا ئەینێرین بۆ پارێزگاکانی ناوەڕاست و باشوور. ئێستا ئیقبالێکی زۆر زۆری لەسەر و داواکاری زۆری لەسەر بە تایبەتی ناو شاری بەغا هەم شیعەش ئەیکڕێ هەم سوننەش. باش بە ناوی شارەزور ئەڕاتە دەرەوە ئەم دۆشاوە یاخود بە ناوی بەغدادەوە. ئێمە بە ناوی هەردووچی ئەینێرین چونکە لە وڵاتە ئەوروپیەکان بە تایبەتی لە بەریتانیا و ئەڵمانیا عەرەبێکی زۆری لێیە. زۆربەی تەنانەت عەرەبە لوبنانیەکان، عەرەبی ئەردەنی، زۆربەی عەرەبەکان بەغدادەکە ئەکڕن. هەرچی کوردی خۆشمان تەنانەت کوردەکانی باکوور باش و ڕۆژهەڵات کە ئەیبینن شارەزور کوردەکان زۆر زۆر سوپاسیانەکەن لە ئەوروپا. ڕۆژانە ڕسمی ئەگرن بۆ منێن دەستخۆشیم لێەکەن کە دۆشاوی شارەزور بەکارن چونکە ئەو دۆشاوی ئێمە لەبەرەوە کە کەرەسەی پارێزبەندی تیانە لە تاقیگەی ئەوروپی دەرچوون، چونکە لە تاقیگەی ئەوروپی ئەوان زۆر وردکاری لەسەر بەرهەمەکەن. ئەو بەرهەمانە لە عێراقن بە تایبەتی دۆشاوی تەماتە باوەڕ ناکەم هیچ شتێکی لە تاقیگەی ئەوروپی دەرچێت. تەنە بەڵام ئەوەی ئێمە بە خۆشحاڵیەوە کە هەموو جیهان زانی و ئێستا لە سوپەرمارکێت و مۆڵەکانی ئەوروپا لە زۆربەی شوێنەکان هەیە و خەڵکێکی زۆر زۆر بەکارهێنەری دۆشاوی شارەزور و بەغدادیشە. کەواتە پێم بڵێ دوو ناونیشان بۆ یەک بەرهەم لە عێراق و لە هەرێمی کوردستان بە خراپ بۆ ئاوی دۆشاوی تەماتەی شارەزور شکاوەتەوە یاخود بە نەتیجێکی خێر. ناخۆی ئەمە هەر ئێمە نین کە یەکەم جار دەستمان پێکردن. هەموو کۆمپانیایەک ئەتوانێت چەندین هێمای بازرگانی بەس ئەبێ ڕێکارە یاساییەکانی بۆ بگرێتە بەر. ئێمە ڕێکاری یاساییمان گرتووەتە بەر. من لە هێما بازرگانیەکانی حکوومەتی هەرێم بڕوانامەم بۆ هەردوو هێماکەم وەرگرتووە، تەنانەت لە علاماتی تجاری لە بەغاش بڕوانام بۆ هەردوو هێما بازرگانیەکە وەرگرتووە بە شێوەیەکی یاسایی. باش ئێستا ڕۆژانە کارگەکەی ئێوە توانای بەرهەمهێنانی چەند تۆن تەماتە هەیە بۆ دۆشاوی تەماتە؟ ئێمە سوپاس بۆ خوا کارگەکەمان ئێستا 3 شەف تەماتە وەردەگرێت لەبەرەوە کە هەلێکی زێڕین هاتووەتە پێشەوە کە سەیرمان کرد لە ئەلوەی هەڵەبجە لە سلێمانی تەماتە گەشتووە 75 دینار کە زۆر زۆر نرخێکی کەم بوو. جوتیارەکانیش هاواریان بوو. ئێمە 150 نەرماندانە وەکو بێدایەت ئیتر بە پێی ڕۆژیش احتیمال سەری ئەخێن سەریش ئەکەوێ ئەوە. ڕۆژانە ئێمە لە کاتژمێرێکە 10 تۆن تەماتە لە جوتیارەکان وەرەگرین بە خۆشحاڵیەوە لە کاتژمێرێکە 10 تۆن بە 3 شەفتیش کارەکەین. ئەو نرخەی داتان ناوە لەسەر هەر کیلویەکی تەماتەی جوتیار نرخێکی باش ئەوان پێی ڕازین؟ بەڕاستی زۆربەی جوتیارەکان پێی ناڕازین، بەڵام چار نییە ئێمەش کۆمپانیاکەمان ڕکابەریەکی زۆر ئەکرێن بەداخەوە لەلایەن وڵاتانی دراوسێەوە. ئەو بەرهەمانی ئەیخینە بازارەوە وڵاتە دراوسەکان بەڕاستی دەستیان خستووەتە بینمان نایڵن کار بکەن، نایڵن چونکە ئەم دۆشاوی ئێمە سەر ڕۆژ بە ڕۆژ ڕەونەق پێیاکە بۆ نمونە کەسێک ئەوان وڵاتانی دراوسێ بە تایبەتی خەبیری ئابووریان زۆر زۆرە داویان چاویان لەسەر عێراق و بە تایبەتی هەرێمی کوردستانە ئەوەی کە ئەچێت دۆشاوێکی شارەزوو دەکرێ کاڵایشی تورکی یا دۆشاوێکی ئێرانی ناکڕێ ئەو کاتە ئەوان پێی ئەزان فشاریش لە ئێمە ئەکەن. ئەوە بۆ بە گەورەترین گرفتنان بۆ دووسات. دوایەوە ڕکابەریەکی زۆرەکەن لەلایەن نرخەوە نرخەکانی خۆیان داوەزێن تاوەکو کەس دۆشاوەکەی ئێمە نەکڕێ. بەڵام خۆشبەختانە سوپاسی جەماوری گەلی کوردستانەکەم کە ڕۆژ بە ڕۆژ ڕووەکەنە بەرهەمەکەی ئێمە بوون بە پشتگیریەکی بەهێز بۆ. بەڵام کار جاسم پرسیارێکی منطقی بۆ نمونە بەرهەمێکە بەرهەمێکی خۆماڵی سەرف خۆماڵی بێت و پاک بێت و بۆ ڕۆحێتەوە خەڵک پێشوازی لێ بکە ناتوانێت پارێزگاری لە بەهاو نرخەکەی خۆی بکات هەرچەند ڕکابارێکە لە دەرەوە گەورەتر بێ بەرامبەری ئەتوانێت سوپاس بخوا. بەڵام ئەمڕۆ بەڕاستی قەیرانێکی دارایی هاتووەتە پێشەوە خەڵکێک هیچ خەڵکێکەیە فەرمان بەرە موچەی پێنیە جاتر ئەچێ بەدوای یا شتێکی هەرزانە ئەگەڕێ ئەوەش کاریگەری زۆر زۆر نەرێنی لەسەر فرۆشمان هەیە. ئەو تەماتەی کە لەو سنوورە بەرهەم دەهێنرێت بە هەموو جۆر و شێوازەکانیەوە بۆ دۆشاوی تەماتەی شارەزور گونجاوە؟
من حەزەکەم شتێک بڵێم ئێستا ئێمە بۆی ئەم بەرهەمان لە تاقیکەی ئەوروپی دەرچووە لە تەمەن لە وڵاتە ئەوروپیەکان لیستێکەیە بۆ ئەو وڵاتانەیە کە تەماتە بەرهەم ئەهێنن ڕوونە ئەوان ساڵانە ئەوەنە تەماتیان بەرهەم هێناوە خۆڵەکان ئەوەنە مادەی چیمیایان پێکردووە خۆڵێکی ینی بۆ یەک پارچە مادەی چیمیایی بەڵام ئەم تەماتانەی لە کوردستان لە عێراق بە تایبەتی کوردستانش کە بەرهەمێت بۆ نوە دەشتی قوشتەپە لە هەولێری خۆشەویست یا دەشتی شارەزور لە ئەرزێکی ساخ ئەو تەماتە دەرەچێ ئەو ئەرزە ساغە ئەو تەماتە با بڵێن کوواخەر خۆی لە خۆیان تەماتەکە کوالێتیی بەرزی هەیە کەمترین موادی کەرسی کیمیایی لەگەڵا بەکارهاتووە ئەوە بووە بەهۆی ئەوەی کە دۆشاوەکەی ئێمە کوالێتی زۆر بەرزە بەداورد بە هەموو دۆشاوە دەرەچیەکان جا لەبەرەوە ڕۆژ بە ڕۆژ ئێمە کڕیارەکان بە تایبەتی ئەوانەی کە هۆشیاری تەندروستیان هەیە خەڵکانێک زۆر هۆشیاری تەندروستیە ئەچن سوپەرمارکت مەحل بە مەحل دوکان بە دوکانەکان بە دوای دۆشای تەماتی شارەزورە ئەگەڕێن نرخەکەشی گونجاوە لە بازاڕە بەڵێ نرخەکەی لە هەموو یانی نرخەکەی زۆر گونجاوە ئەتوانم بڵێن لە ئەوانەی کە ستاندەرد و لە بازارە کە ناسراون دۆشاوە بەهێزەکان لە هەر هەمویان نرخەکەی گونجاوترە بۆ نمونە قوتوویەک دۆشاوی 400 گرامی بەڵێ بە چەندە ئێمە لە سوپەرمارکێتەکان و مۆڵەکان درراوە بە 1000 دینار ینی یەک دانە بە 1000 دینارە 1000 دینار بۆ قوتوویەکیەوە هەر ئەوەنە هەڵەگرێ بازێ دەرەکی هەن بە 1250 بە 1500 ئێمە بە 1000 دیناری فرۆشین گونجاوە لە کاتی کەمبوونەوەی بەرهەمی تەماتە کارگەکە پشت بە چی بەرهەمێک دەبەسێ بۆ بەردەوامیدان بم دۆشاوە یعنی من لێت ناشارمەوە ساڵی ڕابردوو بەرنمەیەکم لەگەڵ بە ڕێزت کرد یەکێک لەو کۆمنتانێک هاتبوو بە بەرنمەکە ئەو باسی ئەوەی دەکرد کە بەشێک لەو دۆشاوی کە لە کارگەی دۆشاوی تەماتی شارەزوو بەرهەم دێنێت بە ئامادەکراوی بە شێوەیەکی بەرنامەدا ڕێژرا لە ئێرانەوە بە قوتو بە سەتڵ دێنرێت و لەوێ لە قوتونانی بۆ دەکرێت من ئەم پرسیارە وەڵامەکەی بۆ بەڕێزت بەجێ دەهێڵم ئایا وایە یاخودنا من سوپاسی جەناب دەکەم و جوانترین پرسیار بوو کە ئەم پرسیارە ئاڕاستی خۆشمان کراوەتەوە باشە حەزەکەم بەڕێزان ئاگادار کەم کە لە ئێمارات لە دوبەی بۆرسەیەک هەیە ئەو بۆرسە ڕۆژی وایە نەوت ئەفرۆشە ڕۆژی وایە گاز ئەفرۆشە ڕۆژی وایە بنزین ئەفرۆشە ڕۆژی وایە نەوتی خام ئەفرۆشە ڕۆژی وایە نەوتی سپی ڕۆژی وایە قاوە ئەفرۆشە ڕۆژی وایە خستە دۆشاو ئێستا دۆشاو لە بازاری سلێمانی لە چەند شوێنێکەیە ئەنووساوە صنع في الإمارات یا في المملكة العربية السعودية خو ئەوان لەوێ تەماتە ناکەن ئێمارات تەماتە ناکە ئەو خستە دۆشاوە ئەکڕن بەس لە قوتونانی بۆکەن ئێمەش دەبێتەوە کە دۆشاوەکەمان ناساوە چەند بازرگانێکی بەهێز هاتن یەکێکیان ئەردەنیە ئەوان هێمای بازرگانی خۆیانیان هێناوە ئەو هێما بازرگانیە کە هێناویانە لای ئێمە کاری یاساییمان بۆ کردووە لە کاتب عەدل ماسن گرێبەستمان نووسیوە هەموو لایەنەکانمان ئاگادار کردووە ئەچین لە دوای ئەچین لە ئێران دۆشاوی خستە دۆشاوین ئەمان لە قوتونانەکان بۆکەن بەڵام ئەوە پەیوەندی بە شارەزورەوە نییە شارەزورەکەی خۆمان ئێستا لە وەرزی تەماتە وەرەگرین ئەیکەین بە خستە دۆشاو ئەوەی فریا ئەەکەین ئەیکەین لە قوتونانی بۆکەن ئەویتی یەکەین بە خستە دۆشاو بۆ دوای تەواوبوونی موسمی تەماتە ئەمە یەک دوو ئەم کاری لە بەرمیلانش کە ئێمە ئەیکەن بۆ ئەوە لە هەموو جیهان ناوایە بۆ نمونە ئێمە تەماتەی بەسڕە پێگا دوای 50 تەماتی پێنجێن پێگا لەگەڵ دۆوەکە لە ئێرانیشا کە تەماتەی مەشهەد پێگا دوای 50 تەماتی کرماشان و سنە پێگا لە مەشهەد خستە دۆشاو ئەنێرێ بۆ کارگەکانی سنە و کرماشان دوای سنە و کرماشان ئەینێرێتەوە بۆ شوێ بۆ مەشهەد دوای ئەوە ئێران لە هەموو ساڵێکا 4 مانگ ئەچێ ئەو خستە دۆشاوە لە شوێنە لە تورکیا ئەچێت 4 مانگ خستە دۆشاوەکە لە یۆنان ئەهێنێ یۆنان 4 مانگ ئەچێ خستە دۆشاو لە ئیتالیا هێنێ دوای ئەوەش پێچەوانە ئەبێتەوە ئەمە سیستمێکە لە هەموو جیهانە هەیە من خۆم دروستم نەکردووە باش حەزەکەم ئەوڵاوتیان ئەوشار من وەڵامەکە بەگو خۆی وەرگرت کەواتە ئەو خستە دۆشاوی کە هاوردە دەکرێت چی جیاوازێکی هەیە لەو تەماتەیە کە بە شێوەیەکی سروشتی کارگەکە یعنی دەکا بە ئاوی تەماتە جیاوازەکان لە چیدایە بوون ڕووی کاڵێتیەوە ئێمە دۆشاوکە ئێمە ئەمەی خینە بازار فرێشە باشە لە تەماتەیەکی خۆماڵی لە ئەرزی قوشتەپە و لە شارەزوو دەرچووە خاکی شارزوو دووەم خاکە لە هەموو جیهانە هەموو بەرهەمێکی شارزوو کوالەتی بەرزە هەر خۆی لە خۆیە تەماتەیەکی شارزوور بەرامبەر هەموو تەماتەکانی جیهان کە ئەیبەی فەحسی یەکەی پشکنی بۆکەی لە کوالەتی لە هەمووی بەرزترە لە هەموو جوانتەوە بەرزترە مەرزترە تامیشی خۆشترە ئەمە طبعاً ئەمە نەک لای خۆمان ئێستا لە ئەوروپاش ئەوروپیەکان حەزیان لێتی لە دۆشاوی تەماتی شارەزوور کە کوالەتی بەرزە و تاموشێژێکی تایبەتی هەیە هیچ ماوەدەکی حافزەی تێ ناکرێ ئەم دۆشاوی تەماتەیە کاتێکە ڕەوانی دەرەوە دەکرێت ئێمە گەرمەوادی حافزەی تێکەن لەوێ لە تاقیکەی ئەوروپی دەرناچێت ئێستا دۆشاوەکانی لە عێراق بۆچی نابرێن بۆ دەرەوە بۆچی دەرنەچوون ئەوان چونکە کەرەستەی پارێزبەندیان تایە و ڕێژەکەشی زۆرە کە
زۆربەی دکتۆرەکان تایسە هۆشیاریە دەن دەڵێ مەوادی مسەرتەنە حتا ئاگام لە دکتۆریی بەڕێز و بەڵێ گەر خەتگوێمان بۆ ناگرێت با سێرێکی خەسەخانی هیوا بکە ئەم هەموو گەنجە تووشی سەرەتان بوو ئەو هەموو ئافرەتە تووش سەرەتانی مەمک بووە بە سوپاس بۆ خۆم من خۆم شخصی خۆم ژمارەی مۆبایلەکە خۆم یاوە لە قوتووەکە لەبەرچی لەبەرە کە متمانم بە کاڵاکەم هەیە ئەگەر خوا نەخواست یەکێ تووشی هەر نەخۆشیە بوو ئەتوانێت بچێ داوای یاساییم لەسەر تۆمارکە من بەرهەمەکەم زۆر پاکژە زۆر خاوێنە دوایەوە من هەمیشە خوای گەورەم کردووە بە چاودێری خۆم قیامەتم لە بەرچاوە ئەمەوێ ئەو مناڵانە بە شێوەیەکی حەڵال بخەوکەم. باشە کاک جاسم کەواتە ئەم ئاوی دۆشاوی تەماتەیە چۆن دەمێنێتەوە بۆ خۆی یعنی بۆ نمونە لەوانەیە ئێوە بەرهەمی ئەم ئاوینە هەڵگرن بۆ زستان بۆ نمونە یان کاتێکە ڕاوانەی دەرەوە دەکرێت چەند ڕۆژ و چەند شەو بمێنێتەوە لە باخیرە تا ئاگاتە شوێنی مەبەست چۆن لەم ماوەیەدا ئەم کواڵیتە نابەزێت. بەڕێزیان دوو بابەت هەیە ئەوە ئەو پرسیارەش خۆی مختص نییە بەخۆم بەس هەر وەڵامێک تێمەوە من لەلای ئەو کەسانە و دکتۆرانەی کەیان بۆلان کەوان پشکنی بۆەکەن ئێمە تەنها خوێی تێەکەین ئەو خوێ لە باتیچی کەرەسەی پارێزبەندیە اینجا ئەو کاڵە هەر کاڵایەک ئەگەر خوێی تێبکرێ کەرەسەی پارێزبەندی پێ تێبکرێ یەکەم دەوری مواد حافظەکە ئەبینێ دووەم بۆ تەندروستی هیچ کێشەیەکی نییە ئەوە ئەوانەی کە پسپۆرن ئەتوانن ڕوونکردنەوەتان لەسەر ئەوە تاقیگەی پزیشکی سنوورەکە ئەمەی پشتڕاست کردێتەوە بۆ ئێوە بۆ چەندجیندا تاقیگەی خۆراکی ناوەندی هەڵەبجە خۆیان باسییان کردووە و ئەوەی جێی خۆشحاڵیە بەڕێوەبەری تاقیگەی لەگەڵ هەموو کارمەندەکانە ئەڵێ ئێمە ئەگەر دۆشاوی شارزوو نەبێت لە ماڵی خۆمانە هیچ دۆشاویشتر بەکار ناهێنیت بەکارهێنەر هیچ دۆشاویشکە نابی ئەگەر بە ئەلف و با و جیم پێم بڵێ ئێستا دۆشاوی تەماتەی شارە زۆر لە چەند وڵاتەیە ئێمە سوپاس بۆخوا لەگەڵ دوو وڵاتی عەرەبی کە بدوو بۆ ئەردەن و بۆ سعودیەمان نردووە تا ئێستا لە 9 وڵاتی دەرەکی دۆشاوی تەماتەی شارەزور و بەغداد هەیە بەڵێ بە هەمان نرخی ئێرە یاخو نرخی جیاوازە لەوێ نا لەوێ نرخی جیاوازترە وسە من لەم ماوە حساب کرد پێم وایە لە بەریتانیا قوتوویەک نزیکی 4500 ناری خۆمان نەکەوێ بەڵێ بەڵامی تر خەڵکەکە ئەوێ زۆر دڵیان پێخۆشەوە حتا برادری لەم بینە تەسویرێکی بۆ نردم وتیەوە ماڵێکە دوو شاری بڕیوە ئەڵێ لە شارەکە ئێمە دۆشاوی شارزوو لە فلان شارێدەوێ بیکڕم لە سوید بۆ بەریتانیا ئەوەندە پێشوازی لە دۆشاوی تەماتی شارە زۆر دەکات لە چاو وڵاتەکانی دیکە پێ دەچێت بەریتانیا چەند شوێنێکی کوردی زۆر زۆرە یەکەم جار کوردەکانی خۆمان بوون بە هۆکاری ئەوەی هەر کە بینیان شارە زورە و بە کوردی لەسەری نووساوە ئێمە ناوی هەڵەبجەمان لەسەوە نووسیوە کە چووکە مۆڵەتەکە ئێمە یەکەم ژمارە مۆڵەتی یەکە لە هەڵەبجەی شەید لە تەندروستی هەڵەبجە وەرگیراوە ئەوانش هەڵەبجە شارێکی ناساوە لە تەواوی جیهانە کوردەکانیش وەکو هەستێکی نەتەوایەتی وەکو هەستێکی وڵات پەرستی و خۆشەویستی بۆ وڵات بەکاریانە بوون بەهۆی ئەوەی کە بێگانەکانیش ئەو دۆشاوی ئێمە بەکارهێنن. باشە لە ڕووی کاری دەستی ناخۆیەوە کارگەی دۆشاوی تەماتەی شارە زۆر چەند هەلیکاری ڕەخساندووە. بەڵێ سوپاس بۆخوا کە دوێن هەژمارمانکردن نزیکی 6 کارمەندمان هەیە ئەم کارمەندانە لە ڕەگەزی نێرومێن دوو ئێمە کارگەکەمان ئەکەوێتە سەر شەقامی سەرەکی سیروان هەڵەبجە بە دەوری کارگەکەمانە چەندین گوند هەیە گوندەکانی سەر بە ناوچەی شارەزووری خۆشەویستن ئێمە لەسەر بنەمای گوندەکان هەر گوندێ دوو کارمەند سێ کارمەندمان دامەزرانوە ئەو کارمەندانش کە دامەزراون ئێمە ئەندازیاری چیمیاویمان هەیە ئەندازیاری کارەبامان هەیە ئەندازیاری میکانیکمان هەیە بەڵام زۆربەی کارمەندەکان لە ڕەگەزی نێرومێ زۆربەی بڕوانامەی کۆلێژی کشتتوکاڵ بەشی پیشەسازی خۆراکیان هەیە لەگەڵ پەیمانگای پیشەسازی خۆراک کشتتوکاڵ بەشی پیشەسازی خۆراک یعنی ئەو مەرجۆڕێلمایەتان وەکو خۆی جێبەجێ کردووە کە دەستەی وەبەرێنانی هەرێم هەیبوو دەبێت هەر کارگێکی کەرتی تایبەت ڕێژێکی باشی دەستی ناخۆی بەکاربهێنێ لە ئیشەکەیدا بەڵێ ئێمە زیاتر لەوەشمان جێبەجێ کردووە کە کارمەندیشمان زۆرە و زۆربەی زۆری سوودبەندیشون تەنانەت هەر لە ڕێی حکوومەتیشەوە یەک دوو کارمەندیشمان بەجیا دامەزرانووە کە ئەوە با بڵێن لە ڕێی حکوومەتەوە کە فەرزی کردووە بەسەرمانە ئەوانیشمان وەرگتۆ موچەی خۆیان وەرەگرن کارگەکە لە ئێستا بەدەر لە بەرەمێنانی ئاوە تەماتە چی بەرهەمێکی دیکەی هەیە؟ ئێمە ئێستا کارگەمان هیانیەوە بە تەمابوون بۆ شربەتی ترێش و هەناریش بەڵام خۆتان زان دۆشا و کاڵایەکی قورسە و بەهێزیشە ئێمە تا ئێستش ڕازی نین لەم بەرهەمەکە ئاوا بەو شێوە بەو کەمی لە بازار چونکە ئەبێ ئێمە ببین بە یەکەم لە هەموو عێراقا نابێ هیچ کاڵایەکی دەرەکی بە تایبەتی دراوسەکان چکۆ دراوسەکان ساڵها ساڵ دەستیان لەم لێرەیە ڕۆژانە عملەیەکی سەعبە ئەچێتە دەرەوە ئێستا ئێمە هەوڵمان ناوە ئەو پارە گەورە نەچێتە دەرەوە ئەم کارە لە ناوخۆ بەکاربێن هەلی کاری زیاتر بکەین و بەرهەمەکەمان گەورەتر و زیاتر بکەین و وا بکەن کە هەموو دانیشتوانی کوردستان و هەموو عێراق ڕووکەن بەرهەمەکەی ئێمە
باش من لە کۆتایی بەرنامەکە نزیکەمەوە دەمەوێت دوا سەرنج دواتێڕوانینی خۆ لەسەر کۆی قسەکانت شتێک ما بێ بیڵیت. سوپاس و ڕێزم بۆ جەماوەری کوردستان هەیە ئەوانەیە کە هەستی نەتەوایەتیان هەیە زۆربەی زۆر ڕویان کردوتە بەرهەمەکە ئێمە وانش هۆشیاری تەندروستیان هەیە کاڵاکەمان زۆر بەرەو پێشەوە چێ دووبارە و هەموو هاوڵاتیان دڵنیا ئەەکەمەوە کە کاڵاکەی ئێمە بە هیچ شێوەیەک هیچ کەرەستێرێکی پارێزبندیش مواد حافظەی تیانە با یەکدڵ بن بە بێخەم بەکاری بێنن هەر ئیشێکیشیانە بوو ژمارە تەلەفۆنەکەی شخصی خۆم بە قوتوەکەیەوە پەیوەندیمان پێوە بکەن سوپاسان دەکەم. چەندتم وەکو دوایین پرسیار لە دۆخێکی ئاوەهادا کە خەڵ لە قەیرانێکی داراییدایە کارگاکە وەکو مەسئولیەتی سەرشانی خۆی هیچ کار ئاسانێکی بۆ هاوڵاتیان کردو یاخود دەرفەتێکەکەی لێرە ڕایبگەێنی کە بۆ ئەوەی هاوڵاتی بە نرخێکی کەمتر لەو نرخێکە پێشتر لەسەر هەر قوتوویەکی دۆشاودانراوە کەمتر بیکڕێ لە بازاڕەکانە. بەڵێ ئێمە هەمیشە تەنانەت لە کۆڕۆناکەشاک بازێک کۆمپانیای دەرەکی ویستیان لە کاتی کۆڕۆناکە دۆشا و گران بکەن وتیان بەرەوەشێک کە ڕێگا بگیرێ حتا ئەم ساڵژ لە کاتی ئەم شەڕی ئێران و ئیسرائیلە چەند کۆمپانیای پەیوەندیان پێوەکردن دەرەکیەکان وتیان ئێمە دۆشا و گرانەکەن وا ڕێگا ئەچرێ ئێمە یەکسەر بڕیارماندا وتمان ئێمە لە کاتی هەر قەیرانانە سەرڕایەوە کە سەری ناخین بەرهەمەکانمان دا ئەبەزێنین با هەموو جەماوەری کوردستان کە بڵاویشمان کردو لە پەیجەکانی خۆمانە وتمان بە هەموو جەماوەری کوردستان بزانن ئێمە بە ئامانجی ئەوەی نێڵین گرانی لە خۆراکە دروست بێت لەبەرەوە هاوڵاتیان سوورمەند بن لێی. زۆر سپاس بۆ کاک جاسملێنی بەڕێبەری گشتی کارگەی دۆشاوی تەماتەی شارە زۆر سپاس بۆ دەرفەتە دووارە بخێر سپاس بۆ خۆشەویستیەوە بۆ دووەم جارە ئێوە ئەوە بە پەرۆشن بۆ ئەم بەرنامەیە و بۆ بەرەو پێشوونی بەرهەمی خۆماڵی ئەوە بۆ دووەم جارە من ئێمە هەمان ستۆدیۆ بەڕاستی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی ئەو هەوڵەیان و ئەو پەرۆشیان و ئەو پشگیریان جێگای ڕێز و تەقدیر و قەت دەبیرمان ناچێتەوە سوپاسیان دەکەین. دووبارە سپاس بۆ بەڕێزت. سپاس. بینەرانی بەڕێز و خۆشەویست بەرنامەی ڕۆماڵ پێشەش کرا کاتێکی خۆش بۆ.